بەرزانی کوڕی سدیقی باوەیە لە دایکبووی ساڵی 1970 پیشەم کوورەیە. ئەم پیشەیە زۆر دەمێکە لە کۆنەوە بۆمان ماوەتەوە هەر لە کە بڕۆینەوە بۆ پێشینەی زووتر لە داود پێغەمبەر عەلەیهی سەلام کە ئەم پیشەمان بۆ ماوەتەوە. دوای ئەوە سوورەتێکی گەورەمانەیە بە ناوی سوورەی حەدیدەوە لە قورئانی پیرۆزە کە ئاماژە بە ئاسن ئەکا. ئەمیشی کوورێش وەکو سەنعات دروستکردن ئیشی فەلاحیمان کردووە، تەور و تەوراس و بێڵ و خاکەناز و پاچ و پاچە کۆڵە و ئەم شتانەمان دروست کردووە. ئەجاتر باوکم دوای ئەوە گەیاندێتە دەستی ئێمەش هەر ئەم ئیشەیە بەردەوامین لە خۆشەویستی ئەم ئیشێکی ئێستا بۆمان ماوەتەوە هیبا و باپیرانمانە کە تا ئێستا ماوەتەوە. ئەتر هەروە بێتەوە وەکو وەستا کۆنەکانیشمان زۆرمان وەسای کۆنە هەبووە، هەندێکیان بە ڕەحمەتی خوا چوون، هەندێکیان لە دنیای ماون. یەکێکیان لەوانە حاجی عەلی اسماعیل بووە، خوا عەفوی عەمری خۆی کردووە، حاجی عەبدوڵڵا بووە ئەو عەمری خۆی کردووە. بەڕاستی وەستا کۆنەکانمان هەمووی ڕەنگان بووە، حەمە پاشا بووە، ئەمانە وەستا کۆنەکان بوون، کە عوسمان هەنارەیی بووە ئەویش هەر بە ڕەحمەتی خوا چووە. ئێستا ئەوەی کە ماوەتەوە وەستا کۆنەکان کە ئێستا مابێتەوە مەلا عارفە، وەستا سەعید شوارتاییە، ئەمانە مامە حەمومە، ئەمانە هێشتا لە دنیای ماون. اینجا وەکو براکانی باوکشم کە هەمویان کە لەم ئیشە پیشەیە بوون زۆر هەندێکیان وازانێنە، هەندێکیان ماونە سەر مامە حەموو و مامە ڕەحیمم هەردووچیان ئێستا بەردەوام ئەم ئیشە ئەکەن. بەڕاستی ئێمە من خۆم هەر حەز و خولیایەکی مناڵی خۆمە کە ئەم ئیشەمان تا ئێستا بەربەستە. ئەلحەمدولیلا من و ئەو کوڕی برام کاک ڕەفیق هەر برا گەورەمە بێکەوە ئیشەکەین، هەر لە کۆنەوە بڵێن خۆمان هەر حەزمان لێ بووە. من لە ساڵی 1998ەوە من لە بەردەستم ئیشا بە هەم تەلەبەش بووم و هەم ئەم ئیشەشم کردووە. بە تایبەتی جومعانان لەگەڵ باوکمە هاتووم زۆرم حەز لێ بووە، یعنی خولیای ئێستم نییە، هی ئەو کاتێ خۆشەویستی ئەو کاتە زیاتر کە ئەم ئیشەی تا ئێستا بەردەوامە. ئەمە ئەو شتانێکە لە بەردەستمانەکە ئیشی پیشەی کوورەیە کە ئەمە پێداویستیەکانی کە ئێمە ئیشمان پێێتی بریتە لە کۆسەرەیە کە شتی پێێتی ژەگەینەوە، ئاگرەکەیە کە داگرسێن بۆ ناو کوورەکە، گازمان هەیە، گازی وەی کە مەقاشەکەی کە ئاسنەکەی پێگرێت چەکوشمان لە بەردەست سایە پێویستمان پێێتی. ئەمانە پێداویستیەکانی ڕۆژانی ئێمە کە ئیشمان پێێتی. وڵای ئێمە بەحەقەت ئەکەوێتە سەر تەڵەبیاتی ئەو کەسەی کە شتەکانی ئەوێت. بۆ نمونە یەت داوای تەوراسێکەکە تەوراسێکی بۆ دروستێن، داوای داسێکە داسێکی بۆ دروستەکەن، هەیە داوای بێڵەکە بێڵی بۆ دروستەکەن. لەسەر تەڵەبیاتی ئەو کەسەیە بەپێی وەرزەکانیشە. وەرزەکان بڵێن بەهار و زستان و هاوین و پاییز مەوسمەکانی گۆڕێ، سەر لە هاوینانە زیاتر داز بەکارێت، لە زستانانە تەور و تەوراز بەکارێت، لە بەهارانە پاچە کۆڵە و تەشوێ و ئەم بابەتانە بەکار هەرکەوێتە سەر وەرزەکان. زۆر جاری واژەیە ئیشی گەر مەشروعاتیش هەبێ، هەر ئەم ئیشی مەشروعاتەش الحەمدوللا بۆ ئێمە باشە هەتا هادێ. سەرچار خۆم لە بەردەست باوکمان ئەچووم جانە نەمەتوانێت چەکوشکاری کەم، ئەوی بڕۆ بەرسانجان دوو تەنەگە ئامان بۆ بێنە لە مزگەوت. ئەمە باشە بەسەر چاوەمانکردە ناوە دۆڵاوە بۆ شت ئاوانەوە ئەسەر ئینشەڵا کاتی تەسویرەکەش شیتی ئاوەینەوە و ئینشەڵا بە دڵی میدەتان. ئەمە قوڵنگی ناو بیرە تر کاتێک کە تەواو بین بڵێن ئیشی تەوابوونی کەتیایەتی ماوەتەوە سەر ئەوەی کە ئێمە تیژەکەین و دوایی ئەیخێنەوە ناو ئاگرەکە و بۆ ئاوانەوە ئەبێ ئاو بدرێت، چونکە مادەکە ئەبێت چونکە لە عەرزەیرێت ئەبێ مادێ ببێتەوە بە پۆڵاقی جارانسە بۆتەوە نەرم بۆتەوە بە ئاگرەکە. ئێستا دەست پێکەن بە تیشکردنی و دوای ئاوە درێتەوە. تەواو بووە جا ئێستا سەرەی ئاوانەوەیەتی لەبەرەوەی ئەم مادەیە ببێتەوە بە پۆڵاقی جاری جاران.
جامەدایانێت تۆزە تا سار دەبێتەوە لەبەرەوەی نابێت زۆر بکرێ باوە چونکە بۆی نەشکێت